خۆشەویستی بۆ کوردستان، خۆشەویستی بۆ ئەم خاکە، خۆشەویستی بۆ ئەم خەڵقە هینێکی زۆر زۆر گەورەیە. ینی من داواکارم ڕاستە کە ئەڵێن ئەو هەستە کەم بووەتەوە، بەڵام بەڕاستی کەم نەبووەتەوە. سەوزکردنی کوردستان ئەرکی سەرشانی هەموو تاکێکی ئەم کوردەیە. پارێزگاری کردن لەم ژینگەیە کە خوا پێی بەخشیوین و لە ڕاستیە هەندێک جار هەستەکەی کە قەدری نازانین. ئێستا کە بەم ناوچەیە ڕۆی ئەمە پارکێکی زۆر زۆر جوانە، بەڵام ئەبینی چۆن پاشماوەکان لەوێ بەجێ ماون و وای لێ هاتۆکە ئینسان خەفەتی بۆ خوا. سەوزکردنی کوردستان هەروەکوتم ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کووردە، پارێزگاری لە کولی دار و درەختێکیش و ئەوەش زیاتر خۆشەویستیمان و ڕەبتمان و پەیوەندیمان بەم خاکۆ زیاترەکە.